ینی لە چی شوێنێک سێ موچە نەدرێ لە هەندێک وڵات تایبەت وڵاتی بەناو دیموکراسی و پێم وایە حکومت ناچارەکرا ئەستقالە بدە نەمێنێ بەڵە حکوومەتی هەرێم ئەم هەی بێ و نەیدا و وەرەقەیە بەکاری بێنێ و مساومەی پێ بکە و قوتی خەڵکە ئەمڕۆ خەڵک سەبرەگرێ بەیانی سەبر ناگرێ بەیانی شتی نەخوازرا و ڕووەدە هەنی ئەوە هەموو لە ڕێە چوە خەڵک بە تەحمولیان نەماوە ئومێ دەکەم ئەم حکوومەتە بیر لەوە نەکاتەوە لەم ساڵا موچێ و دوو موچە بخوا زۆر خراپە بووی ئێستاش نەچۆ بچێ لەگەڵ ملەتی خۆیان ئاشتەوایەک بکات ڕێ لە گەندەڵی بکرێت هەندێک لەو پارانەی کە براوتە دەرەوە بیهێنێتەوە هەر نەبێ لایکە موچێ دوو موچە دابین بکات وازح بێ لەگەڵ خەڵکی خۆیان بۆم جارە زۆر بەیاننامەکەتان لە بەرە دۆخی خەڵ خراپە دۆخی خەڵ خراپە و تا دۆخی خەڵ خراپتر بێ ئێمە هەنگاوی تریشەنین هەنگاوی تریژێن